کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا لە هەرێمی کوردستان و داواکردنی بڕی 200 مێگاوایت کارەبا لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە وڵاتی ئێران لە کاتێکدایە ماوەی 11 مانگا پارەی ئەو کارەبایی کە لە ئێرانەوە بۆ قەزای پێنجوێن دێت لەلایەن حکوومەتی عێراقەوە نەدراوە بۆ هەرمانگیەکیش 500 ملیۆن دۆلارە و سەرجەمی ئەو پارەیەش کە تا ئێستا نەدراوە 5 ملیار و 500 ملیۆن دۆلار دەکات لەگەڵەوەشدا ئەو داهاتەی لە کارەبای قەزای پێنجوێن لە هاوبەشەکان کۆ دەکرێتەوە دەچێتە خەزێنەی حکوومەتی هەرێم و هیچ پارەیەک ناگەڕێتەوە بۆ بەغداد لە کاتی بڕینی ئەو 20 مێگا وایت کارەبایی پێنجوێنیش لەلایەن ئێرانەوە پێدانی کاتژمێرەکانی کارەبا لە هەرێمی کوردستان کەمتر دەکات. پێشتر 15 مێگاوات کارەبا هات بەڵام ئەم ماوەیە وەکو ئاگادارن زۆربەی لادیەکانی ئەو ناوچێش کارەبامان پێگەیان بۆ یە کارەباکان دێک بەرز بوویەوە ئێمە ڕێککەوتنیەک یا با بڵێن کۆبوونەیەکمان لەگەڵ بەرپرسانی ئێرانە کرد با بڵێن توانیمان بیکەینینە 20 مێگاوات حکوومەتی ئێرانی هیچ لۆمێکی حکوومەتی هەرێمی نەکردو تا ئێستا ئێمە جۆمان لێ نەبووە لە ڕوبەڕووبوونەوەیەکە با بڵێن گلەی لە حکوومەتی هەرێم بکەن بۆ ئەو پارەیەنەوە چکە ڕێککەوتنامەکان لەگەڵ حکوومەتی مەرکەزیە بوو. لە سەروبەندی باس و خواسی پێدانی کارەبا بە هەرێم و بە تایبەتی پارێزگای هەڵەبجان لەلایەن وڵاتی ئێرانەوە یەکی ئەم مانگا پارێزگاری هەڵەبجە و پارێزگاری سنا لە خۆرهەڵاتی کوردستان لە وڵاتی ئێرانەوە یاداشنامەیەکی لێکتێگەیشتنیان واژوو کرد کە یەکێک لە بڕگەکانی ئەو یاداشتە پێدان و دابینکردنی کارەبای هەڵەبجە بوو لەلایەن حکوومەت و وەبەرهێنا ئێرانیەکانەوە لەگەڵ چاکردنی ئامێر و مەحاویلە کارەبایەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەمە لە کاتێکدایە بڕی پێدانی کارەبای نیشتیمانی لە ئێستادا لە هەڵەبجە نزیکەی 16 کاتژمێرە. گفتوگۆمان کرد لەسەر هەناردەکردنی کارەبا بۆ هەڵەبجە و بە دڵنیاییەوە بە ڕێوەبەرایەتی کارەبای سنە و وەزارەتی وزەی کارەبای ئێران هەوڵ دەدەن بۆ گواستنەوەی کارەبا لە ئێرانەوە بۆ پارێزگای هەڵەبجە و ژووری بازرگانی سنە هەوڵی بەهێزکردنی پەیوەندیەکانی لەگەڵ پارێزگای هەڵەبجە دەدات. لە سنووری کارگێڕی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای شارەزور لە هەڵەبجە 7,000 هاوبەشی کارەبا لە پارێزگای هەڵەبجە و قەزاکانی پێنجوێن و سێ سادق و شارەزور بوونی هەیە ئەو بەڕێوەبەرایەتیە بڕی 1 ملیار و 307 ملیۆن دینار قەرزی لای هاوڵاتیانە و بڕی 3 ملیار و 270 ملیۆن قەرزیشی لای فەرمانگە حکوومیەکانی ئەو ناوچانەیە کە سەرجەمی دەکاتە بڕی 4 ملیار و 524 ملیۆن دینار. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.